من تەمەنم 17 ساڵە بەڵام ئەوەی بەسەر مندا هاتووە ڕەنگە پیاوێکی 50 ساڵەش بەسەریدا نەهات بێت. هەموو شتێک لەو کاتەوە دەستی پێکرد کە زانی ماڵەوەمان شوێنی ئەوە نییەکەوە تێیدا ئارام بی، تێیدا ئیسراحەت بکەیت، بەڵکو شوێنی ترس و ئەوەیە کە لی دەترسام ئەو شوێنە بوو کەەوە تێیدا نائارام بووم. دایک و باوکم ئەوەندە تووڕە بوون، ئەوەندە توند و تیژ بوون لەگەڵمدا کە فێری ئەوە بووبووم، یعنی هەموو شتێکیان لێ بشارمەوە، تەنانەت ئەو تاوانانی کە دەمکردە و هەڵانەی کەوا ڕۆژانە ئەنجام دەدا لەوانم دەشاردەوە. ئەوان هەرگیز گوێیان بۆ نەدەگرتم، نەیان دەپرسی کەوا چیم دەوێ و پێویستم بە چی و یان چۆن بیر دەکەمەوە. تەنها شتێکە دەیانزانی ئەوەیە هاوارم بەسەردا بکەن و لێم بدەن و هەروەها سوکایەتیم پێ بکەن و لە بەردەمی خەڵکیدا بمشکێنەوە. لەبەر ئەو تووڕەیی ئەوان بووم بە مرۆڤێکی تر. هەر کاتێک هەر هەڵەیەکم بکرد بایە یان هەر شتێکی نامۆم بکرد بایە هەرگیز بەوانم نەدەوت و لەوانم دەشاردەوە. تەنانەت لە کێشەکانی قوتابخانەم و هەروەها ئەو تاوانانەی کەوا دەمکرد هەرگیز بەوانم نەدەگوت. چەند جار بیرما بەهۆی ئەو تاوانانی کەوا لێم ئاشکرا بوو دایک و باوکم منیان ئەشکەز نەدەدا، تەنانەت ئەو شوێن سوتاوانی کەوا بەجەستەمەوەیە دایکم بە چەرخ سووتاندوێتی و بەڵکو ئەم برینانە بووەتە نەک سوتاوێک لە جەستەمدا بەڵکو برینێکی گەورەی لە ڕوحمدا دروست کردو و هەرگیزیش ساڕێژ نابن. ئەوان فێری دزیان کردم، کاتێک نەمدەوێرا داوای پاریان لێ بکەم و بۆ پێداویستەکانم، کاتێک نەمدەوێرا بە خوشک و براکانم بڵێم کەوا گرنگیم پێ بدەن و هەروەها هاوکاریم بکەن، ناچار دەستم دەکرد بە دزینی موبایل و ئایپات و جزدان و ئەمانە و چەند جارێکیش پاسکی لەم دزیوە. بۆ ئەوەی ئەم پۆشایانە پڕکەمەوەکەوە لە ماڵەوە یاخود ئەو فەراغانە پڕکەمەوەکەوە لە ماڵەوە هەم بووە. من فێری درۆکردم و تەنانەت چەند ساڵێکیش لە قۆناغەکانی خوێندن داما بوومەوە، بە درۆ دەچووم دەرەجەکانم دەگۆڕی پیشانی دایک و باوکم دەداوکەوە دەرچوومە بۆ قۆناغێکی تازە لە کاتێکدا من لە هەمان قۆناغی ڕابردوومدا بووم. ئێستاکە من تەمەنم 17 ساڵە، 4 جار چوومەتە زیندانی نێوجەوانان. خەڵک وا دەزانن زیندان زۆر ناخۆشە، بەڵام لە ڕاستیدا زیرەکیەکی ئەوەندە تایبەتە بۆ من کەوا هەموو کاتە خۆشەکانم لێەوە دەستی پێکرد. لە زیندان کەس نەبوو لێم بدا، کەس نەبوو لێم تووڕەبێ و کەس نەبوو سوکایەتیم پێ بکە. هەر ئەوە بووە هۆکاری ئەوەی کەوا زیندان زۆر لەلام خۆشتر بێ لە ماڵەوەمان. من هەموو ژیانێکم پێ خۆشترە لە چاو ئەو ژیانی کە لەگەڵ دایک و باوکمدا بووم. ئەوان بوونە هۆکاری ئەوەی بمە دەست، فێری نهێنی شاردنەوە بم، درۆ بکەم، دزی بکەم. ئێستا پڕم لە پرسیار. نازانم ڕێگە ڕاستەکە کامەیە، چونکە تەنها شتێک کە لەوەدا فێری بووم تەنها ترس بوو. دایک و باوکم بە تۆڕەیەوە منیان لەناو برد و فێری هەموو کارە چەوتەکانی ژیانیان کردم.